بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگارفایەخمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتان ئەبم بۆ باسی ڕۆژ سەرەتا داوای لێبوردنەکەم کە چەند خولەکێک بەرنامەکە بەهۆی کێشەیەکەوە دواکەوت میوانی ئەم شەومان لە هەولێرەوە ئەبێت بە سوپاسەوە کاک عەلی ئەونی ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان مەبەستمە لەگەڵ جەنابیان لەسەر 72هەمین ساڵیادی پارتی دیموکراتی کوردستان دامەزراندنی پارتێک گفتوگۆ بکەین مەبەستمە بزانم کە ئایا لە ساڵیادی پارتەکەیاندا ئەوان چ پەیامێکیان بۆ وڵاتیان هەیە چ پەیامێکیان بۆ لایەنگرانی خۆیان هەیە چ پەیامێکیان بۆ پارتە سیاسیەکانی کوردستان هەیە لە دروشمە سەرەکیەکانی ئەم پارتە سیاسیە نوێبوونەوە و دادپەروەری و پێکەوە ژیانە و زۆر جەختی لەسەرەکەنەوە ئایا تا چەندە هەوڵیان داوە ئەم دروشمانە بچەسپێن و جێبەجێ بکەن و کاری بۆ بکەن و ئایا تا چەندە سەرکەوتوو بوون و بێگومان زۆر پرسی دیکەش لەبەرەوەی ئێمە لە بەرنامەکە دواکەوتین ئەیکەم بە پرسیار ئەچینە لای کاک عەلی ئەونی ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان کاک عەلی سڵاوتان لێبێت سوپاس بۆ ئەم دەرفەتە بەو پرسیارە دەست پێ یەکەم ئێوە یادی 72هەمین ساڵیادی پارتەکەتان ئەکەنەوە پارتی دیموکراتی کوردستان لەم منبەرەوە ئەتەوێت چی بە هاوڵاتیان و لایەنگران و تەواوی پارتە سیاسەکانی کوردستان بڵێ و ئەم یادە چی ئەگەیەنێ بۆ ئێوە؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوەش پارتی دیموکراتی کوردستان لە ساتە وەختێک لەدایک بوو کە هەموو شۆڕشەکانی پێشتری گەلی کوردستان هەموو ڕاپەڕینەکانی پێشتری گەلی کوردستان شکستیان هێنا بوو و دوژمنانی کوردستان داگیرکەرانی کوردستان دەیانەویست گەلی کوردستان بێنە سەر ئەو قەنەعەتەی کە ئیتر سوودی نییە هیچ هەستانەوەیەک هیچ شۆڕشێکیش ڕاپەڕینێک پارتی دیموکراتی کوردستان زیندووکردنەوەی ئومێد بووە لە ناو دڵ و هەناو و دەروون و مێشکی گەلی کوردستاندا و هەڵوەشاندنەوەی خەون و خەیاڵی داگیرکەرانی کوردستان بوو ئەمە نقطەیەکی بوو پارتی دیموکراتی کوردستان لە دایکبوونی سروشتی بووە و بە پێچەوانەی ینی ئەو حیزبانەی کە ئێستا لە ساحەدا هەن مزگینی یەکگرتن و ڕێکخستنی ناوماڵی کوردی پێبوو بۆ لەبەر ئەوەی کە بەرهەمی یەکگرتنی حیزبی هیوا و شۆڕش و ڕزگاری و لیژنەی ئازادی و کەسایەتیە بەناوبانگەکان و خاوەن کاریگەریەکانی وەکو کاکە زیاداغای کۆیێ و شێخ لەتیفی شێخ مەحموود و ئەو نەوعە بوو بە پێچەوانەی ئەوانەی ئێستا کە دەبینی هەر یەکە و حیزبێکی لەت کردووە و چووە ئەو لا ئەوجا داوای یەکگرتنی کوردستانیشگە خۆی لەتی کردووە داوای یەکگرتنی یا یەکرەزی ناوماڵی کوردەکە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ گەلی کوردستان دوو ڕووی دراوێک یا هەمزادی یەکن پێکەوە لەدایک بوون لە هەر کاتێک پارتی دیموکراتی کوردستان زروفی باش بوو بێ بارودۆخی باش بوو بێ لە شەرت و هەڵوبەرجێکی ئاساییدا ژیانی بەڕێکرد بێ ژیانی گەلی کوردستانیش باش بووە ئاسایی بووە لە گەشەکردن و خۆشیدا بووە بە پێچەوانەی ئەوەی هەر کاتێک هەڵومەرجی پارتی هەڵومەرجێکی نالەبار بوو بێ ئەمنیەت و ژیانی خەڵک و ئیستیقراری خەڵکیش تێک چووە پارتیەکی گرێدراوە بە ژیانی خەڵکدا و نیشان دەدا ئەگەر پارتی هەبێ ژیانی میلەتیش بە ئاسایی بەردەوام دەبێ ئەگەر پارتی بەهێز بێ کوردستان بەهێز دەبێ وەکو سەرۆک بارزانی گوتی بەڵێ کەواتە کاک عەلی ئێوە بەتەمەن دێرینن چیتان کردووە و چی دەکەن بۆ ئەوی بەگەنجی بمێننەوە بەڵێ پارتی دیموکراتی کوردستان هەمیشە لە خۆ نوێکردنەوەدا بووە و بە دەلیلیش ئەوەیە کە لە پێشی 72 ساڵ دامەزراوە ئەوانەی کە دای مەزراندون کەسیان ئێستا لە ژیاندا نەماون و جیل بۆ جیل هەر نەوەیەک سەرکردایەتی و ڕێبەرایەتی ئەم حیزبە کاریگەرەی گۆڕەپانی کوردستانی تەسلیمی جیلێکی نوێ کردوکەواتە لە ڕووی کاراکتەرەوە خۆی نوێ کردوتەوە لە ڕووی فکرەوە پارتی دیموکراتی کوردستان خاوەنی فکرێکی مۆدێرنە و خاوەنی فکرێکی قابلی جێبەجێکردنەوە و بەدەلیلیش کە ئێمە قۆناغ بە قۆناغ کێشەی گەلی کوردستانمان پێش خستووە هەتا هاتوونە سەر ئەوەی کە ڕێفراندۆم بکەین بۆ سەر بەخۆیی کوردستان ئێمە لە مافی ڕۆشنبیری و لامەرکەزی و ئۆتۆنۆمی و فیدراالی و ئێستا ڕێفراندۆم دەکەین بۆ سەر بەخۆیی کوردستان کەواتە ئێمە ئەم قۆناغانەمان بڕیون و ژیانی کوردستان با بڵێن پێشکەوتووە یا وجودی کوردستان بۆ خۆی ئێستا لە نەبوونەوە کیانێکی دانپیانراوە لە ڕووی یاسایی لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی دێودەوڵەتیشەوە بەرهەمی پەرلەمان و حکوومەت و سوپا و ئیدارەی خۆی هەیە سەرڕای هەموو ئەو تێبینیانەش کە گەلی کوردستان ڕەنگە لەسەر جۆری ئیدارەکەدا هەیان بێ بەڵام ئێمە ئیدارەیەکمان هەیە کە ناوی حکوومەتی کوردستانە
و مؤسساتی خۆی هەیە و ژیانی کوردستان بەڕێوە دەبا. باشە کاک عەلی ئێوە دروشمەکانتان نوێبوونەوە و دادپەروەری و پێکەوە ژیانە قسەت لەسەر نوێبوونەوە کرد پێکەوە ژیانەکەش لە هەرێمی کوردستان ڕوونە پێویستی بە قسە نییە با قسە لەسەر دادپەروەری بکەین یەکێک لەو گلەی و نیگەرانیانەی لە هەرێمی کوردستان هەیە ئەوەیە کە لە هەرێمی کوردستان عەدالەتی ئەوەی پێوتری عەدالەتی اجتیماعی و کۆمەڵایەتی دادپەروەری وەکو پێویست بوونی نییە ئێوە چۆن 72مین ساڵیادی خۆتان ئەکەن بە هەوێنی هێنانەکایەوەی دادپەروەری لە هەرێمی کوردستان دەزانی دادپەروەری پرۆسسێکە بە کونفەیەکوونێک بەدی ناهێ ئەمە لە وەکو پرۆسس دەبێ بەردەوام کاری لەسەر بکرێ ینی حاڵەتێکی یوتوپیایی نییە حاڵەتێکی تاوباوی نییە ئێمە بڵێنی تر دەگەینە قۆناغێک هەموو ئێستا وڵاتانەی دنیا کە قۆناغی گەورەیان لە دادپەروەری لە کۆمەلگای خۆیاندا بڕیوە ئێستا شەڕیانە لەسەر ئەوەی بەدیهێنان و چەسپاندنی دادپەروەری زیاتر ئەمە معنای ئەوە نییە کە لە کوردستاندا هیچ دادپەروەریەک نییە بەڵام لە کوردستاندا قۆناغی دیکەمان لە پێشن و ئەوەی کە کراوە من پێم وایە سەرڕای ئەوەی کە ئۆپۆزۆسیۆنی ئێمە زۆر بە بێئینسافی دەیەوێ ڕەوشی ئێرە بە سۆماڵ بکە ئێمە پێمان وایە بەهەشتمان نییە بەڵام خەریکی بەهشت دروستکردنین ئێرە سۆماڵ نییە بەڵێ ئێرە سوئیسراش نییە ئێمە لە وڵاتە دواکەوتوەکانی دنیا لە کۆڵێکیان زۆر باشتر و پێشکەوتوترین چاویشمان لە وڵاتە پێشکەوتوانەی دنیاە وەکو سوئید و وەکو سوئیسرا وەکو ئەڵمانیا وەکو وڵاتانە خەونی ئێمەش ئەوەیە کە ئێمە وەکو وڵاتانە هەم ئازاد بین هەم سەربەخۆ بین هەم بتوانین سیستەمێکدا بنێن لەوەی کە ئایا خەڵک بەشدارە لە خەیراتی کوردستاندا ئەو خەیراتانە کە لەبەر دەستی حکوومەتی کوردستانە زیاترین ڕێژەی گەلی کوردستان وەکو موچە لەو حکوومەتە موچە وەردەگرن ئەگەر چی ڕەئی من ئەوەیە کە دەبا فرسەتی ئیش و داهێنان و ئینتاج و پیشەسازی و کشت و کاڵ و ئەوانە بێ یعنی بەرهەم بێ نەبەس موچە و کارمەندی زیاد بێ بەڵام ئەمە ڕێگایەک بووە بۆ ئەوەی حکوومەتی کوردستان ئەم داهاتە بگەێنێتە دەستی هاوڵاتیان چونکە خۆتان دەزانن ئەو فرسەتە زۆرە و ئەم خیبرەیە زۆرەش نەبووە کە ئێمە بتوانین لەو قۆناغا مشەخۆریەی کە حکوومەتی بەعس وەختی خۆی میلەتی لەسەر پەروەردە کرد بەبێ هیچ فرسەتێک بەبێ هەبوونی هیچ ژێرخانێک ئێمە ئەم وڵاتەمان وەرگرت و خەڵکی هیچ فرسەتێکی نەبوو تەنها ئەو ڕێگای بوو کە حکوومەت ناچار بێ بە ڕێگای موچە خەڵکی خۆی قانع بکە بەڵام پێمان وایە ئەم قۆناغی داهاتوو قۆناغی ئەوەیە کە فرسەتی ئیش بدۆزرێتن بۆ خەڵک و پەرە بەوە بدرێتن کە ئێمە میلەتێکی بەرهەمدار و بەرهەمهێنەر دادپەروەریەکە دیارە یەکێک لە لایەنەکان ئەو پرسەیە کە جەنابتان یعنی چۆن بڵێ جەختان لەسەر کردەوە ئەوەی دابینکردنی هەلی کارە و دنیایەک مەسلەی تریشە ئێوە لە یادی خۆتانە و لەبەر ئەوەی هەمیشە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان بوون ئێوە چی ئەکەن بۆ ئەوەی لێرە بەدوا ئەو شتانت زیاتر بێت لە هەرێمی کوردستان گەنجان بێ هیوا نەبن گەنجان بێکار نەبن دەرچوانی زانکۆ چاوەڕێی ئەوە نەبن ینی لە جێگەیەکی پێچەوانەی ئەوەی پێوترێت اختصاص و پیشەکەیان کار بکەن ئێوە کار لەسەر ئەم لایەنە و ئەم هێڵەش ئەکەن بێگومان ئەوەی کە تا ئێستا کراوە ئێمە باش بەرهەمی خۆمانی دەزانین ئێمە زەحمەتمان بۆ کێشاوە و خۆشبەختانە حیزب و لایەنەکانی دیکە لە ئەنجامی مزایدە خۆیانی لێ بێبەری دەکەن کەواتام حکوومەت ئێمە دامان مەزراندووە بەرهەمی کەد و کار و خەباتی ئێمەیە و پێمان وایە بۆ ئەوەی کە ئێمە دەست بە چاکسازیەکی کامل بکەین ڕێفۆرمێکی سەرانسەری بکەین و سیستەمی خۆمان وا ڕێک بخەین بۆ ئەوەی گەندەلی و فەسادی تێدا نەمێنێ و فرسەتی یەکسان بۆ هاوڵاتیان دروست ببێ ئێمە پێویستیمان بە حکوومەتێکی نوێ هەیە بۆ ئەوەی بۆش هەموو گەلی کوردستان لەوەدا داوت کراوە کە لەم هەڵبژاردنەدا ئەم دەسەڵاتەیەک لای بکاتەوە خەڵکێک نهێنێتە حکوومەتی کوردستان وای لێ نەکە ناچار ببێ لە هەموو لایەنەکان پێک بێ چونکە دیتمان ئەم حکوومەتە هەمەلایەنە بنکە فراوانە حکوومەتێکی فاشیل و لاواز دەبێت و لە دیوەی ڕێژبینیمان ئەوانە پێکیان لە ناو حکوومەت بوو پێکیان لە ناو ئۆپۆزۆسیۆن بوو و نیان دەیەش حکوومەت هیچ ئیشێک بکە ئێمە پێمان وایە گەلی کوردستان نیشانی دەکە پارتی دیموکراتی کوردستان ئیسپاتی کرد کە سەرکێشی
هەموو خەون و ئاواتەکانی گەلی کوردستانە ئەگەر پارتی دیموکراتی کوردستان دەسەڵاتی ڕەهایی هەبێ دەتوانێت و ئەو حیزبەیە کە دەتوانێت دادپەروەری بەدی بێنێ ئەمنیەتی باشتر بکە خزمەتگوزاری باشتر بکە و من پێم وایە قۆناغی ڕابردوو لە ڕووی خزمەتگوزاری گاندنی خزمەتگوزاری بە شار و دێهات و گوندەکان قۆناغێکی بە تایبەتی ئەو شوێنانەی کە پارتی دیموکراتی کوردستان لە باڵا دەست بووە باش بووە بۆ قۆناغی داهاتوو پێمان وایە ئەم حکوومەتە نوێیە بە شجاعەتێکی زۆرتر بە سەرێکی ئاسوودەتر بە دەسەڵاتێکی پتەوتر دەتوانێت مەفسەڵەکان و با بڵێن دام و دەستگاکانی حکوومەت پاکسازی بکات و سەر لە نوێ حکوومەت بخاتەوە سەر پێ. بەڵێ کاک عەلی هەر لە ساڵیادی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستاندا سەرۆک بارزانانی ئاماژەی بەوەدا بۆ چاکردنی دۆخی ناوخۆ کە هەمومان گلەیمان لەو دۆخە هەیە دەبێت چاکسازی بکرێت. پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە پارتی تا چەندە ئامادەیە ئەم چاکسازیە بکات تەنانەت ئەگەر بەرپرسی ناو پارتی دیموکراتی کوردستانیش بەربکەوێت. جارێ ئەو قۆناغی کە جەنابی سەرۆک بارزانانی ڕایگەیاند کە ئێمە چاکسازی دەکەین لە قۆناغی ڕابردوو کە خۆتان دەزانن ئیشێکی ئاسان نییە هەروە بەڵام لەو قۆناغەدا بەرپرسی پارتیش بەرکەوتون ڕاکێشاون بۆ دادگاکان لێپرسینەوەیان لەگەڵ کراوە بەڵام ئێمە پێمان وایە لە حکوومەتی نوێدا ئەو حکوومەتە ئاسانتر و باشتر دەتوانێت بەهێزێکی پتەوترەوە دەست بە چاکسازی بکە. ئەمە وەکو عەرزم کردی دەبێت ئەم هەڵبژاردنە شەقامی کوردستان یەکلایی بکاتەوە حکوومەتێکی لاوازی کە پێکهاتوو لەو هەموو لایەنانە وا لێ دەکا حکوومەت نەتوانێت هیچ بڕیارێک بدا هیچ ئیجرعاتێک وەربگرێ ئەم لەبەر ئەو لەبەر ئەو و بینیمان تەنانە لە نیوەی ڕێ خۆشیان لە حکوومەت کشاندەوە بۆ ئەوەی حکوومەت بە یەکجاری بکەوێ. من نازانم نیەتیان چ بوو لەوەی کە حکوومەت فەشەل پێبێنن دایانەوێت چی پێشکەشیان گەلی کوردستانە بکەن لە جاتی ئەوەی حکوومەتەکە بەهێز بکەن بە قووەتی بکەن بتوانێت حکوومەت ئیجرات بکە. ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان بەرنامەی ئێمە گەیاندنی خزمەتگوزاری باشترە بۆ گەلی کوردستان ئێمە پێشمان وایە خەڵکی ئێمە لیاقەتی یان هێژایی خزمەتی زۆرترە و ئامادەشین. بەس بە حاڵی خۆم لە یەکەم ڕۆژی ڕاگەاندنی بەرنامەی سەرۆک بارزانانی من یەکەم کەس بووم کە هاتمە سەر کاناڵی پێم وابێ هەر کوردستان 24 بوو یەکەم جار ڕامگان من ئامادەم یەکەم کەس بم بۆ هەموو محاسبەیەک و من پێم وایە ئەندامانی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان کادرانی پارتی دیموکراتی کوردستانیش هەم ئامادەن و هەم دەبێ ئامادە بن بۆ ئەو لێ پرسینەوەیە ئەگەر پێویستی کرد بۆ چاکسازی بۆ پاکسازی هەرێک لە جێی خۆی دەست بە چاکسازی بکەن لە ناو خۆمان. کاک عەلی بە پشتبەستن بە دەرەنجام و ئەنجامەکانی هەڵبژاردننی 12 ئایاری عێراق پارتی وەکو یەکەمین حزبی سەر ئاستی مەیدانی سیاسی عێراق و کوردستان ماوەتەوە. پرسیارەکە ئەوەیە پارتی وەکو یەکەمین پارتی سیاسی کە خاوەنی زۆرترین دەنگ و کورسی بووە ئامادەیە چی بکات بۆ ئەوەی نێوماڵی هەرێمی کوردستان یەک بخرێتەوە لەو پەرتەوازەیە ڕزگارمان بێت. لە یەکەم ڕۆژ ئەگەر بیرتان بێ وەختی هەڵبژاردن کرا ئێمە ئاگاداری هەموو حیزب و لایەنەکانمان کرد کە وا باشە هەرێمی کوردستان مقاتعە یا بایکۆتی هەڵبژاردنەکانی عێراق بکا بۆ ئەوەی پەیامێک بدەین بۆ ئەم حکوومەتە فاشیلەی عێراق و پەیامێکش بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ ئەوەی نەچین. بەداخەوە حیزبەکانی شەریکی ئێمە لە هەرێمی کوردستاندا لای خۆیان دەیانگوت پارتی نەماوە دوای ئەم شەڕانە و ئەم ڕێفراندۆم و ئەم بینانە پارتی نەماوە هەر هیندەی ماوە ئێمە بچین جەنازەی پارتی بنێژین بۆیە دەیانگوت پارتی بە تەمایە خۆی بە ئێمە ساغ بکاتەوە. ئامادە نەبوون. گوتمان باشە ئەگەر ئامادە نین بایکۆتی هەڵبژاردن بکەن وەرن با پێکەوە بە یەک لیست بەشداری هەڵبژاردن بکەین. هەرچەندە ئێمە بڕیارمانداوە لە کەرکووک بەشدار نەبین بەڵام بۆ یەک بڕیاری گەلی کوردستان لەوێش ئامادەین ئەو ئەگەر تاڵی شەو تاڵیە قبول بکەین و بین بەشدار بین بەڵام بە گەلی کوردستان یا حیزبە کوردستانیەکان بە یەک لیست بچن. دیسان ئەم حیزبانە وایان دەزانی ئێمە بە تەماین خۆمان بە ئەوان بەهێز بکەین بە خوێندنەوەی غەڵەتیان تەقدیراتی غەڵەتیان حساباتی غەڵەتیان ئامادە نەبوون بەگوێی ئێمە بکەن. ئێستاش کە بەگوێیان نەکردین ئێستاش ئێمە ئامادەین دەڵێن وەرن بە یەک دەنگ بە یەک لیست بە یەک دەست بچینەوە بەغدا بۆ ئەوەی بەغدا حسابمان بۆ بکە. بەداخەوە هەواڵانی با بڵێن ئەو 6 حیزبە یان 4 حیزبە لێ بڕاون کە بەشدار نەبن. ئەم ڕۆژ جەنابی سەرۆک بارزانانی دووپاتی کردەوە کە ئێوە داواکراون کە پێکەوە بە یەک لیست بە یەک دەنگ بچین بەڵام مەرجیشی ئەوەیە وەکو جاری پێشوو نوێنەرانتان بەرپرسانی فراکسیۆنەکانتان دەوێ نەکەونە داوی
بەرەی مالکی و نازانم عبادی و ئەم و ئەو وەکو چۆن سروە و ئاڵا و ئەوانە لەوێ ڕۆژ تا ئێوارە بێڕێزیان بە دەستکەوتەکانی حکوومەت و بە حکوومەتی هەرێمیان دەکرد دەبێت نوێنەری بە مستەوا بنێرن کە صاحب بن لە کوردستان. باش کاک عەلی لە دوای ئەنجامدانی ڕفراندەمەوە یەکێک بەهۆی لێکەوتەکانی دوای 25 ئەیلولەوە یەکێک لەو قسانەی کرا ئەوەیە کە پارتی دەستبەرداری خەون و ئامانجی سربەخۆیی بووە. ئێوە وەڵامتان چییە؟ ئەوانەی کەوا دەزانن پارتی دیموکراتی کوردستان دەستبەرداری خەون و ئاواتەکانی سربەخۆیی گەلی کوردستان دەبن ئەوان خەون دەبینن. پارتی دیموکراتی کوردستان مانیفستی نهێنی پارتی دیموکراتی کوردستان لە ساڵی 46 ئەوەی کە ئیعلانی نەکرد و نووسین هەیە پارتی دیموکراتی کوردستان لەو ڕۆژەوە داوای سربەخۆیی کوردستان دەکات و ئێستاش ئێمە لەسەر ئەوەین ئەگەر چی قۆناغەکە جاری وە هەیە توانیویانە بەهێز و بە زۆر ئێمە بۆ دواوە ببان بەڵام قەت دەستبەرداری ئەوە نابین ئێمە دووپاتیشی دەکەین و پێمان وایە کە ئەمە حەقێکی خوایە بە ئێمە دراوە ڕۆژێک دێ دەبێ گەلی کوردستان دەوڵەتی سربەخۆی خۆی هەبێت. ئەوانە بۆ خۆیان ئەو خەڵکان کە هەموو خەونیان ئەوە بووە ڕۆژێک لە ڕۆژان ببنە مدیری ناحیا ببنە گزیر ببنە مدیر ببنە فلان و بەوان ئەوان وا دەزانن کێشەی کورد کێشەی ناسنامەیە کێشەی هاوڵاتی بوونە لە عێراقدا کێشەی شایی و هەڵپارکی و دهۆڵ و زوڕنای کوردیە کێشەی ئەوەیە کە چەند وەزیرمان هەبێ چەند بوجەمان هەبێ کێشەی گەلی کوردستان لەگەڵ عێراق لەگەڵ ئەو وڵاتە داگیرکەرانەی کوردستان نە کێشەی بوجەیە نە کێشەی بوچەیە نە کێشەی وەزیربوون و گزیربوونە کێشەی گەلی کوردستان کێشەی خاک و جغرافیای کوردستانە و کێشەی باڵادەستی و بە ساحببوونی گەلی کوردستانە لەسەر ئەم خاکە و پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەوە ئیش دەکا بەردەوامیش دەبێتن. ئەگەر پیلانی نێودەوڵەتی ئەگەر هێزە ئەقلیمیەکان ئەگەر خیانەتی ناوخۆی 16 ئۆکتۆبەر توانی بێتی ئێمە ڕاگرێ بەڵام ئەم خەونە بە زیندوی ماوەتەوە و بەردەوامیش دەبین لەسەری ئەم قۆناغە نەبوو قۆناغی داهاتوو ئەم ممکن نییە دەبێ گەلی کوردستان بگات ئەم خەونە هیچ ڕێگایەکی تر نییە. هاوڕێیان من گوێم لە دەنگی کاک عەلی نەما. بەڵێ کاک عەلی هیوادارم جەنابتان گوێتان لە دەنگی من بێت. پرسێکی دیکە هەیە کە بەڵێ گوێم لە دەنگتانە. بڵێ من گوێم لە دەنگی کاک عەلی نە هیوادارم ئەو گوێی لە دەنگی من بێت سەبارەت بە پرسی هەڵبژاردن یعنی سەرۆک بارزانی لە قسەکانی ئاماژەی بەوەدا کە دواخستنی هەڵبژاردن لەلایەن پارتیەوە پرسیەکە بە تەواوەتی ڕەتەکرێتەوە. مادام پارتی بە فەرمی و ئەمە چەند جارە دواخستنی هەڵبژاردن ڕەت ئەکاتەوە ئێوە پێتان وایە هەڵبژاردن چۆن ئەتوانێت دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەرەو کەنارێکی ئارامتر ببات باشتری؟ زۆر سپاس. من سرم سوور دەمێنێ لەو حیزبولانانەی کە داوای دواخستنی هەڵبژاردن دەکەن ئەوان پارەکە مانیان دەگرت خۆپێشاندانیان دەکرد دنیایان خراپ دەکرد دەیانگوت دەبێ ئەم حکوومەتە لە هەموو ڕێیەکەوە فەشەلی هێناوە شکۆی پارلەمان شکاوە دەبێ حکوومەتی ئینقازی نیشتیمانی ڕزگاری نیشتیمانی دابمەزرێ و تێز و تێۆری سەیرسەریان پێشکەش دەکرد و پێیان وابوو ئەم حکوومەتە دەبێ نەمێنێ. ئەو کاتی شێمە داوامان کرد کاکە لە جیاتی ئەم ئیجراءە فەرمونون هەڵبژاردننی پێشوەختە بکەین. ئەم بەڕێزانەی کە داوای دواخستنی هەڵبژاردن دەکەن دەیانەوێ هەڵبژاردن دوا بخرێ بۆ ئەوەی مادەیەکیان لە دەست بێ سبەینێ بڵێن وەکو چۆن لەسەر سەرۆک بارزانی ئەو پەڕی بێڕێزی و بێمروەتیان کرد دەرحەق بە سەرۆک بارزانی بە ناوی ماوە بەسەرچوو بە ناوی نازانم چی خۆسەپا و دیکتاتۆر فلان ناویان دەبێت ئێستاش بە حکوومەت ئێمە بڵێن ئێوە شەرعیەتتان نەماوە و دەبێ ئینقیلاب بکەین ئەوان بۆ ئەوەیانە. ئەگینا ئەگەر دەمانەوێ شەقام هێور ببێ ئەو حکوومەتە ئێوە خۆتانی لێ کشاندوەتەوە بە تەمابوون فەشەلی پێبێنن دەبێ ئەم با بڵێن کورسیە وەزاریانە پڕ ببن تەژی ببن ئەوانە ئیلا بە ئینتیخاباتێکی شەرعی شەفاف دەکرێت. هەڵبژاردنە کە خەڵک دەگاتە قەناعات کە ئەم حکوومەتە و ئەم حیزبانە کە حسەتی خۆی کە حەقی خۆی وەرگرتووە ئێمە مەجبور بین ملکەش بین بەرامبەر بە ڕای و بۆچوونی گەلی کوردستان. ئەوانەی لە بەرەی گەلی کوردستاندا بن دەبێت داوای مافی گەلی کوردستان بکەن. هەڵبژاردن مافی گەلی کوردستانە مافی هیچ حیزبێکی سیاسی نییە کە دوای بخایان پێشیلی بکاتن. هەموو ئەو پاساوانەشی کە بۆی دێنن پاساوی ڕاست نینە بە پێچەوانەوە ئەمە حەقی گەلی کوردستانە ئەگەر دەمانەوێ
ئەگەر دەمانەوێت ئیسیقرار و ئارامی لە کوردستاندا بێ دەبێ حکوومەتێک کە هەڵقوڵاو بێ لە دەنگی خەڵک و بڕیاری خەڵک بێتە سەر حکوم باڵەمانێکی کارا دروست بێت. ماوە بەڵێ سوپاس دەکەم لە کەمتر لە یەک خولەکە داوای لێبوورنەکەم واڵێم وەڵامم بدەیتەوە. وەکو دیارە و ینی باسیش کراوە پارتی و یەکێتی لە ئێستادا لە قۆناغێکی لێک نزیک بوونەوەی پێشکەوتون. ئەم لێک نزیک بوونەوەیە چەند گرنگە نزیک بوونەوەی لایەنەکانی دیکەشی لێ بکەوێتەوە. ئەوەی ڕاستی بێ پارتی نەک ئێستا پارتی لە ڕۆژی کە دامەزراوە بڕوای بە کاری هاوبەش لە ساحەی کوردستاندا و لەسەر ئاستی با بڵێن عێراقدا هەبووە لەگەڵ حیزبە چ عێراقیەکان چ کوردستانیەکان و ئێستا شێمە پێمان وایە دەتوانین لەسەر ئاستی کوردستاندا وەکو یانەی وەرزشی وێنای بکەین حیزبە سیاسیەکان ئێمە یانەی ڕکابەری یەکتربین لەسەر ئاستی کوردستان بەڵام لەسەر ئاستی عێراقدا بژاردەی نیشتیمانی یا منتەخەبی وەتانی تیمی ملی کوردستان بۆ سیاستکردن بچێتە بەغدا هەموو گەلی کوردستان لە مقابل بەغدادایە ئێمە نابێ بچینەوێن دەر پەرتەوازە بین و هەر یەک بۆ خۆی لەگەڵ حیزبێک یا لەگەڵ گروپێک لەگەڵ تاقمێک سەودا بکاتن چونکە لە بەغدا بینیمان هەر هەموو تاقم و گروپەکانیشمان تاقی کردوونەتەوە حکوومەتێک لە ماوەی 15 ساڵ 14 ساڵ ناتوانێت مادەی 140 جێبەجێ بکە ئەم حکوومەت ئیتر قابلی سیقەت نییە. یەک ڕێگامان هەیە ئەوەی کە یەک دەست بین یەک دەنگ بینە و حکوومەتە مەجبور بکەین ئەگینا بە عەقڵی خۆیان بەدڵی خۆیان ئامادەنین هیچ مافێکی ئێمە بدەن. کاک عەلی ئەونی ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان سوپاس بۆ زانیاریەکانت سوپاس بۆ کاتەی با ئێمە و بە بینەرانت بەخشی. سپاس بۆ. بەڵێ بینەرانی ئەزیز سوپاس بۆ تەواوی ئاوکارانم لە سلێمانی و لە هەولێر تا باسی ڕۆژێکی دیکەی و کوردستان لە ئەمانەتی خوادابن. کاتێکی خۆش.